کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ینی نەتەوەیەکی ئاشتی خوازە حەز لە پێکەوە ژیان دەکات، نەتەوەیەکە کە هەمیشە باوشی بۆ نەتەوەکانی ترگەلەکانی تر کردەوە، ینی هاوکاریان بکات، هەروە سۆز و بزەی خۆشەویستی بەرامبەریان هەبووە، بەڵام دائیمەن ینی ئەو هەستەی کە کورت هەبووە، ینی نەتەوەکانی تر خەڵکانی تر محاولەیان کردووە، ینی ئەو مەرامەی کورت کە هەیتی کە مەبەستی مافەسەرەتەکانی خۆی لە ژیاندا بەزبێن نەهێرن نەنایبن خاچی زەوتکەن. من ئەم پێکەوە ژیانەی خەڵکی کوردستانم لەگەڵ چینە جیاجیەکان بەلاوە شتێکی زۆر باشە، لەبەرەوەی ئەمە ئەوە دەرەخاکەوە خەڵکی کوردستان خەڵکانێکی تەبان و خەڵکانێکی میواندۆستن و بە شێوەیەکی جوان پێشوازی لە چینە جیاجیەکانەکەن و هەروەها ئەمە شتێکی باشە بۆ ئێمە کورد، لەبەرەوەی واکەکەوە ئاشنابین بە کللتوری گەلانی ترەوە و هەروەها گەلانی تریش ئاشنابن بە کللتوری ئێمەوە. ئێمە کورد و عەرەب و هەموو لایەنەکان و شەبەک و هەموو لایەن مسیحیەکان ئێمە پێکەوە ژیان بەسەرەبین لە کوردستانی کێشەمانە.